پێویست ناکات کەسان بین کەسان بێننەوە پێنەداتی جێەکەن. لە دوانزەی ئەم مانگەوە ململانێ و ئاڵۆزیە سیاسیەکان زیاتر پەرلەمانی کوردستانی گرتووەتەوە بەتایبەت لە دوای ڕێگریکردن لە چوونی سەرۆکی پەرلەمان بۆ هەولێر. ئێستاش دەنگۆی هەوڵێک هەیە بۆ ئەوەی کۆبوونەوەی پەرلەمان لە سلێمانی ئەنجام بدرێت. ئەم هەنگاوەش ڕەنگە گرژی و ململانێ سیاسیەکان زیاتر بکات بەتایبەت لە نێوان پارتی و گۆڕاندا لەگەڵەوەی بڕیاری ئەنجامدانی کۆبوونەکە نەدراوە و پێناچێت نیسابی یاسایی بۆ دانیشتنی پەرلەمان تاو بێت کەچی هەر لە ئێستاوە بەرپرسانی یەکگرتووی ئیسلامی دەڵێن بەشداری ئەو کۆبوونەوەیە ناکەن. ئەگەر لە سلێمانیش بکرێ بەڕاستی ڕێکەوتنی لایەنە سیاسەکانی لەسەر نەبێ چکە ئێستا خۆتە زانی کێشەی سەرۆکی پەرلەمانەیە کێشەی لابردنی وەزیرەکان هەیە ئەمە ئەوەنەی کە وەسعەکە تێکەیە و ئەمان باتەوە بۆ ئەو قۆناغی کە نۆزەی ئابی دروست کرد و ئەوە تا بینیمان هەموو شتەکان کرایەوە ئەم دیوی دێگەڵ لەبەرەوەی دووبارە نەبێتەوە کەشێکی هێمنانە دروست بێ لە لای خۆی یەکگرتوو بڕیاریەوە بەشداری نەکات بۆی جارێکی کە دابەشبوون و جارێکی کە داننەی بۆی کە دوو ئیدارەی دروستە بێتەوە. پرسی کۆبوونەوەی پەرلەمان لە سلێمانی لەو کاتەوە زیاتر گەرم بوو کاتێک سەرۆکی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆبوونەوە و لە کۆبوونەوەکەدا ئەنجومەن پێشنیازی ئەوەی کردووە کۆبوونەوەی پەرلەمان لە هۆڵی ئەنجومەنی پارێزگادا ئەنجام بدرێت. دەربارەی کۆبوونەوەی پەرلەمان مادەی 2 لا پەیڕەوی ناوخۆی پەرلەمان دەڵێت پەرلەمان لە هەولێر کۆبوونەوەی خۆی دەبەستێت و دەکرێت لە کاتی پێویستە لە هەر شوێنێکتر ببەسترێت. بەڵام فراکسیۆنی پارتی و گۆڕان لێکدانەوەی جیاواز بۆ ئەم مادەیە دەکەن. فراکسیۆنی گۆڕان دەڵێت بە پشتبەستن بەم مادەیە سەرۆک و سکرتێری پەرلەمان دەتوانن داوای کۆبوونەوە بکەن لە سلێمانی. بەڵام فراکسیۆنی پارتی دەڵێت سەرۆکی پەرلەمان ناتوانێت لە سلێمانی کۆبوونەوەی پەرلەمان بکات و لێکدانەوەی خۆی هەیە بۆ ئەم مادەیە. حەیات مەجید پەرخی بڕیادەری فراکسیۆنی پارتی بە ماڵپەڕی حەزبەکەی ڕاگەیاندووە کە بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان دەکرێت لەسەر داوای سەرۆکی پەرلەمان یان دەستەی سەرۆکاتی دانیشتنی پەرلەمان لە شوێنێکی تر ئەنجام بدرێت. بەڵام بە ڕەزامەندی پەرلەمان واتە لە ناوهۆڵی پەرلەمان دەنگ لەسەر ئەوە بدرێت پەرلەمان لە چ شوێنێک کۆبوونەوەکە ئەنجام بدات. ئەگەر پێشنیازەکەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەر بگرێ ئەم دەرگایە پەرلەمانتارەکان دەیکەنەوە و لێرەوە دەستە ژوورەوە بۆ ئەوەی کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان ئەنجام بدەن. بەڵام هێشتا ئەم پێشنیازە سەری نەگرتووە و لایەنەکانیش بۆ چوونی جیاوازیان لەسەری هەیە. هێمن مەحموود یەنارتی، سلێمانی.